هێلین ئاڵانی ڕۆژانە لەم گوندە سەرقاڵی بەخێوکردنی قەڵەو تا دێت پرۆژەکەی گەورەتر دەکات. یەکەم شێت ئەمەوێت وەکو بزنسێک دەست پێ بکە و بژێویشی ژیانی باش لە من پەیدا بکە و زائدەن لە پاڵ ئەوەش هەم تەشجیعێک بیلۆ گەنجەکانی دیکەی کوردستان ئەو گەنجانێکە لە گوندەکاندا ئەنیشن یان ئەوانەیە کە مەسەلەن حەزیان لێیە ئەم حەزم بمە هۆکارە کە ئەوانیش وچی من دەست بە ئیشەکی خۆیان بکەن هەم لۆ خۆیان باشترە و هەم شتە ئەتوان لە ڕێگەی ئەو ئابووری وڵاتەکەشم بەرەو پێش بەرین. دوای دەرچوونی لە زانکۆ شاری هەولێری بەجێهێشتووە و ڕۆی لە گوند کردووە. ئەو بە هیچ شێوەیەک چاوەڕێی حکوومەت و هیچ لایەنێکی نەکردووە تا دای بمەزرێنن. هەر خۆی دەرفەتی کاری بۆ خۆی ڕەخساندووە. پاش 18 ساڵ کە خوێندنم تەواو کرد کە کولێشم تەواو کرد و ژمێرەم تەواو کرد تاوم تێ کرد هیچ شتێک لە من داد نادا و پێویست ناکە تەنها بەس چاوەڕێکەم لایەنێک شتێک ئەم دامەزرێنی نا بڕیارمدا بەخۆم قەرارمدا کە بگەڕێمەوە گوند و لێرە بزنسی خۆم دەست پێ بکەم چونکە ئەتوو مەرج نییە ئیلا ئەو بەشێک کە تو تەواویەکەی یان ئیلا ئەو خوێندنێک کە تو تەواویەکەی و کە تو وەختی خۆت تێدا سەرفەکەی ئیلا بیلا لەو بواری ئیش بکەی نا ئەتوو گرنگەوێ بتوانی شتێکی بکەی هەم سود بۆ خۆت بگەینی هەم لەو کۆمەڵگاکەت هەم شتێکی جیاواز بکەی شتە بکەی کە ڕۆژێک لە ڕۆژانە گەت لە دنیای نەمای شتێکی باش بەجێهێشتبی لە دووخۆ. لە کاتی کڕینی قەلەکانیشی کار ئاسانی زۆر بۆ موشتەریەکانی دەکات تا بازاڕەکەی بەردەوام هەر هەبێت و گەورەتر بێت. ئەو کەسانێک کە لەم ساغاکردنەوە زیاتر خەڵکی دەوروبەری خۆم نەبوو خەڵکی هەولێرێ بوو هەفتە بە هەفتە تەڵەبیات و داواکاریەکانم خڕە کردەوە دوای کە ئەگەشتە 30-40 داواکاری هەموو قەلەکانم ئەچێشا وەزنمەکردن و ئەم برنە چۆمانێ لە چۆمانی سەرنابڕن و خاوێن نەکردەوە و بە خاوێن کراوی لەو کارەکانە چوو یعنی ئۆفەرێکی زۆر باش بوو لێیان چونکە زۆر کەس حەزی لێ نییە قەلی خاوێن کاتیان مەسەڵەن زۆر کەس نزانی کو خاوێن کاتەوە یان لەوەی ئەگەڕێ کە شتەکەی بە ئاسانکاری بستە بەردەستی ئەو زانش ئەوەیەک لە ئۆفەرەکان ئەو بووکە هەم قەلی باش و هەم قەلی خاوێن و بە خاوێنی ئێمە بردن بەس تەنها بەس کۆڵانەکە لەسەرانما بوو. لە نێو گوندەکەیان و سەر ئەم سنوور و نێو دووڵانە هەر سەرقاڵی پرۆژەکەیەتی لەگەڵ تیژڕەوی گەرما و سەرما و سۆڵەی ناوچەکەش ڕاهاتووە لە پێناو پرۆژەکەی. پەلەوەرەکە زیاتر پشت بە تو ئەبەستی نەک لەوەی کە پشت بەخۆی بەستی چونکە مەسەلەن پەلەوەرەکانی دیکە تو بخۆت ئەتوانێت بخۆ ئەستنەوە ژۆرەی دێنە دەرێ بەڵام قەلوە نییە دەبێت بەردەوام ئەتوو بتوانین لە دویان بی و ڕۆژانە هەموو ڕۆژەکە من 5 ساعت 4 ساعتیان هینمە دەرێ لەبەرەی پێویستیان پێ و خۆماڵینە قەلی شاخینە لەبەرەوەی مەسەلەن زیاتر پشت بە جیا ئەبەستن پشت بەو میوەڕزیانە ئەبەستن کە لە حاردی کەوەرینە لە وەرزی پاییز و بە هاوینانی زیاتر مەسەلەن کودو خەیار تەماتە دەمە و ئێواران دەگەڕێنێتەوە ماڵەوە و دەباتەوە هەوڵێکی تایبەت بەخۆیان تا شەوانە لەوێ بمێننەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا گوندی ئاڵانەی سنووری قازای چۆمان.